پرسی ڕۆژاوای کوردستان یەکێکە لەو بابەتانەی کە لە ئێستا هەوڵی جددی بۆ دەدرێت کە ئەو دەست پێ یاخود ئەو پێشڕەویانەی کە دەکرێت لەلایەن تورکیاوە بۆ ڕۆژاوای کوردستان ڕابگیرێت لەگەڵ ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوودا دەزانین کە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا چەند کۆبوونەوەیەکی یاخود کۆبوونەوەیەکی لە ئێران ئەنجامدا لەگەڵ سەرۆکی فەڕەنسادا سەرۆکی ڕوسیادا دیارە دەوترێت کە هۆکاری سەرەکی ڕەنگە هۆکارێک بێت یاخود پاساوی سەردانەکەی ئەو بێت کە ڕێگەی پێ بدرێت بۆ هێرش و فراوانخوازیەکانی لە ڕۆژاوای کوردستان من لەسەرم بابەتە میوانم دەبێت دیارە زیاتر لە 100 پەرلەمانتاری فەڕەنسا داوا لە ئەنجومەنی یاسایشی نەدەوڵەتی دەکەن ناوچەی دژەفڕین لە ڕۆژاوای کوردستان دروست بکات دەژڵێت تورکیا بەنیازی ئەنجامدانی هێرشی خوێناویە دژی کورد لە باکووری سووریا 102 پەرلەمانتار و ئەندامی ئەنجومەنی پیرانی فەڕەنسا لە پارتە جیاوازەکان لە نووسراوێکدا ئاماژەیان بۆ کردووە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا پلانی هەیە هێرشێکی خوێناوی بکاتە سەر کورد لە باکووری سووریا و دەیەوێت پێگەی وڵاتەکەی لا ڕێکخراوی ناتۆ بەکاربهێنێت بۆ ڕازیکردنی ڕێکخراوەکە بەوەی تورکیا هێرشەکانی لە باکووری سووریا چڕ بکاتەوە دەژڵێن نابێت وڵاتانی ڕۆژاوە پشت لە کورد بکەن و پێویستە ئەدابان یەکێتی ئەوروپا گەرنتی پاراستنی چالاگوان و کۆمەڵە کوردیەکان لەسەر خاکی ئەوروپا بکەن داواشیان لە فەڕەنسا کرد داوا لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی بکات ناوچەی دژەفڕین لە باکووری سووریا دروست بکات و خۆبەڕێوەبەری باکوور و خۆڕەڵاتی سووریاش لە دانپێدانانی نێودەوڵەتی سودمەند بێت. دیارە من لەسەرم بابەتە هەروەها دروستکردنی ناوچەی دژەفڕین لە ڕۆژاوای کوردستان و سووریا بە شێوەیەکی گشتی من میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵەوەدا دەکەم بەڕێز محەممەد ئەمین پنجێنی کە بەڕێزیان سیاسەتمەدارن ڕاستەخۆ لێرە لە سۆدیۆ میوانی منە گفتوگۆکام لەگەڵ بەڕێزیان دەست پێ دەکەم مامۆستاگیان بەخێر بە سپاس بۆ ئامادە بوون ناوچەی دژەفڕین زۆر دەمێکە باسی لێەوە دەکرێت بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان و لە سووریادا ئەنجام بدرێت و دروست بکرێت ئەم ناوچەیە بۆچی زوو دەجوڵێنرێت و ئەم پرسە و کاری لەسەر ناکرێت ناوچەی دژەفڕین گرنگێکی زۆری هەیە بە نیسبەت ڕۆژاوای کوردستان و هێزی سووریای دیموکرات و ئیداری سەربەخۆیی لە ڕۆژاوای کوردستان ئێمە خۆمان دەزانین ئەو تەجروبەمان هەیە لە کوردستانی عێراق ناوچەی دژەفڕین دروست بوو ڕێگە نەدرا کە تەیارەی فڕۆکەی حکوومەتی عێراق یان هیچ فڕۆکەیەکی تر لەم ناوچەیە بێت بەکار بێت ئەوانیش ئەیانەوێ ئەو تەجروبەیە کە لێرە ڕوویدا خۆی ئەم مەسەلەیە دووسێ مانگە هەوڵی بۆ ئەدرێ لە ئەوروپا مەسئولی پەیوەندیەکانی دەرەوەی ئیداری سەربەخۆی ڕۆژاوا و لەگەڵ ئەوان لە زۆر وڵاتی ئەوروپا و لە ئەمریکا بیرۆیان هەیە ئەو بیرۆیانە خەریکن مبادرەیەکیان کرد لەگەڵ کۆنگرەی نەتەوەیی کە داوا بکەن لە یەکێتی ئەوروپا و لە پەرلەمانی ئەوروپا هەوڵ بدەن لە مەجلیسی ئەمن بڕیارێک وەربگیرێ بۆ ناوچەی دژەفڕین لە ڕۆژاوای کوردستان ئەوەیش ئەوەیە کە حکوومەتی تورکیا بەتەمایە هێرشێک بکە بۆ گرتنی هەندێک ناوچەی تری لە ناوچە کوردیەکان و منطقەیەکی وەکو خۆیان ئەڵێن ئامن دروست بکە ئەو سووریانەی کە لە سەر بە تورکیان و لە تورکیان و هێزی چەکداریان هەیە ئەوانە بێنن لەو ناوچانەیە ئیسکانیان بکەندایان بنێن یعنی بە مختصری بە تەواوی کۆنتترۆڵی ڕۆژاوای کوردستانی ڕۆژاوا بکەن وەکوتم
کە ئەوان هێرش بکەن هێزی سووریای دیموکرات و حکوومەتی سووریا و حتا هێزەکانی رووسیا و ئێرانیش کە لەوێن ئەو هێزانەی کە ئەو وڵاتانی کە هێزی عسکەریان هەیە ئەوانە لەوێ ئەوانە هەمووی دژی ئەو هێرشن و داوایان لە حکوومەتی تورکیا کردووە کە ئەو هێرشەنەکە بەڵام حکوومەتی تورکیا هەتا ئیستش تا ئەم لە حزێش سوورە لەسەر ئەوەی کە هێرشەکە بکە ئەمان خۆیان ئامادە کردووە بە تابەتی هێزی سووریای دیموکرات و کوردەکانی ڕۆژاوە خۆیان ئامادە کردووە بەرەنگاری ئەو هێرشە ببنەوە ئەگەر بەرەنگاری ئەو هێرشە ببنەوە ممکنە لە وەکو شەڕی عفرین 50 ڕۆژ مقاومەیان کرد نەیان توانی بیگرن بەڵام بە هێزی ئاسمانی تورکیا توانی منتیقەکە وێران کا و ئەنج عفرینی کرد یانەوێ ئەو تەجروبەیە دووبارە نەبێتەوە هەتا ئیستا لە ئەوروپا ئەوە کراوە لەم ڕۆژانە ئیعلانیان کرد 102 ئەندامی پەرلەمانی فەرەنسا لەگەڵ چەند ئەندامێکی تری پەرلەمانی یەکێتی ئەوروپا و چەند کەسایەتی و هێز و گروپی سیاسی تر ئەمانە هەموو داوایان کردووە کە ناوچەی دژە فرین دروست بکرێت لە حاڵەتی کە ئەگەر تورکیا هێرشی کرد بۆ ئەوەی خەڵقی ڕۆژاوا و هێزی ڕۆژاوا کە دژی ئەم هێرژن بتوانن مەقاومە بکەن. باشە لە سەردانەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ ئێران و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی ئێران و هەروەها سەرۆکی رووسیا دەوترێت هۆکاری سەرەکی سەردانەکەی ئەم پرسە بووە. ئێران ڕێگەی نەدا و فەڕەنسایش دژایەتی خۆی بۆ فراوانخوازیەکانی تورکیا لەو ناوچەیە دەربڕێوە. یعنی لەگەڵ ئەوەی کە ئێران و فەڕەنسا رووسیا ڕەزامەند نین هەر پێشبینی ئەوە دەکرێت کە تورکیا سوور بێت لەسەر ئەم فراوانخوازیە. هەتا ئێستا حکوومەتی سووریا و لە دەمی سەرۆکی تورکیا حکوومەتی تورکیا تا ئێستا لە دەمی ئەردۆغانەوە لەسەر ئەوە سوورن کە هێرش بکەن ڕاستە خۆ لە چوونەکەی ئەردۆغان بۆ تاران و ئەو کۆبوونەوە سێ قۆڵیەی کە کرا منیستەش لە بەرچاومە مرشدی ئاعلا جەنابی خامێنی پێی وت ئەگەر ئێوە هێرش بکەن بۆ سووریا زەرەرمەند دەبێ و ئێوەش زەرەرمەند دەبن و منتیقەکەش تێگەچێ یعنی ئەگەر ئێوە هێرش بکەن بۆ سووریا ئێمە ڕازی نین و لەوانەیە جوابتان بنێ وەڵامتان بدەینەوە وەکەوتی منتیقەکەش تێگەچێ یعنی رووسیاش تەدەخلەکە معنایەوەیە لەوێ بە وەکو ئەڵێن بە ڕاشکاوی پیانوت کە ئێمە رازینین لەم هێرشە بەڵام فەڕەنسەش پیانوتون ئەمریکاش لە عینی وەختە ئەمە یەکەم شتە کە تورکیا بیکە ئەمریکا و رووسیا و ئێران و دەوڵەتانی تری ئەوروپی لەسەر ئەوەی اعترازیان هەبێ و ڕازی نەبن بەڵام تورکیا هەر سوورە لەسەر ئەوەی هێرش بکە ئەڵێ ئەوان لەسەر ئەو ئەساسە ئەڵێن لە ساڵی 2023 ئیتفاقی لۆزان تەواوە بێ و ئەم ویلایەتی حەڵەب و ویلایەتی مووسڵ کە ویلایەتی مووسڵ هەموو کوردستانی باشوورە ویلایەتی حەڵەبیش نیوەی سووریا و کوردستانی ڕۆژاوایە ئەڵێن ئەوانە ممتلەکاتی عوسمانی بوون وەختی خۆی دابش کراوە ئێمە ئیعادەی ئەو ممتلەکاتە چونکە ئەردۆغان لە پەرلەمان ئەو ڕۆژە ئەڵێ ئێمە کە بچین بۆ ماڵی خۆمان پێویست ناکە پرس بە کەسکەین یعنی ئەمانە ماڵی خۆمان و ئەچین وەریانەگرینەوە و ئەیان لیکێنینەوە بە تورکیاوە ئەمە زۆربەی دنیا رازینین بە قەناعەتی من شخصی من نووسیویشمە بڵاویشم کردێتەوە ئەگەر ئەردۆغان ئەم مغامرەیە بکە ئەم سەرکێشیە بکە هێرش بکەن وەکو سەدامی لێ سەدام چونکە هەموو دنیا پێی وتی هێرش مەکە بکوێت زەرەرەکەی چوو کوێتی گرت و خۆشی تیاچوو وڵاتەکەیشی بەم دەردەبرد کەیسایە باشە مامساگەر باس لە ڕووی لۆجیستی و سەربازی و باس لە وڵاتی وەکو تورکیا بکەین دەزانین کە هەژمونێکی باشی هەیە هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە دیاریکراوی لە سووریا و ڕۆژاوای کوردستان و لە ئەوروپاش بە حکمەوەی کە ئەندامی ناتۆیە ئەگەر لە ڕووی لۆجیستی و هەروەها لە ڕووی سەربازیەوە هەڵسەنگاندنێک بۆ هێزی تورکیا بکەین تورکیا دەتوانێت ڕوبەڕۆی هێرش و تەنانەت هەڕەشەکانی
رووسیا فەڕەنسا ئێران بێتەوە بۆ هێرشکردن بۆ ڕۆژافای کوردستان؟ ئەوە ویستم ئەوە باس بکەم ئەمانە ناڕازین بەڵێ. بەڵام ئایا ناڕازیەکەیان ئەبێتە ئەوەی کە شەڕ لەگەڵ تورکیا بکەن ئەوەی شەیە مەسەل ئەمریکاڵی من ناڕازیم دوێنێ وەزیری دەرەوەی ئەمریکا عینیش قسەی کرد وەزیری دەرەوەی ئەڵمانیا هاتە ئەنقەرە و لە حتا لەگەڵ چاوەڕۆغڵ و کە کۆنگرەی ڕۆژنامەنووسیان بوون قسەکانی هەموو هێرش بوو بۆ سەر تورکیا و هێرش بوو بۆ سەر ئەو دەستدرێژیانەی کە تورکیاکە بە وڵاتەکانی دراوسێ و هەموو ئیشارەتی بەوە بەڵام ئایا ئەم وڵاتانە ئامادەن ئەگەر تورکیا مغامرەیەکی کرد وەکو بێن مقاومێ بکەن عسکەری ئەوەی شیعیان ئێستا خۆ ئێران بە ئاشکراوتی ئێمە ناڕازین و تهدیدی مرشیدی علا تهدیدیش کرد هەڕەشەیشی لێ کرد ڕوو بە ڕووی خۆی بەڵام ئایا ئەگەر ئەو هێرشی ئاسکەری کرد ئێران ئامادەیە بە هێرشی ئەسکەری وەڵامی باتەوە ئەمەیە لە مەسەلەکە یعنی مەسەلە زۆر ئەم وڵاتانی ئەوروپا پیان ناخۆشە پیان و تۆن حەز ناکەن شتیوا بکەن بەڵام ئێوە لەسەر کوردیا لەسەر بەشێکی سووریا نایەن جێشی خۆیان بنێرن ئەمە حاڵەتێکە بەڵام مەسەلەن ئەمریکا بە سەدامی وت هەڕەشەی لە سەدام کرد وڵاتانی عەربی وڵاتانی ئەوروپی وتیان هێرش مەکە بەسەر کوێت بەڵام لەبەرەوەی کوێت نەوتی هەبوو مەساڵحی ئەوروپا و ئەمریکا لەوێ بوو ئەوە بوو زیاتر لە 30 وڵات کۆبوونەوە بە ئەوروپا و بە وڵاتی شەرقی ئەوسەت و جێیشیان هێنا و جێشی سەدامیان ئاوە لێکرد کە بینیمان بەڵام ئایا ئەمە بۆ کورد ئیعادە بێتەوە من ناومێد نیم بەڵام ئەو پرسیارەش هەیە ئەوان ناڕازین پێیان ناخۆشە ممکن ئەو پەڕ ئیدانەی بکەن هەندێک وڵات ممکنە ماوەیەک علااقەتی دیپلۆماسیان تێک بچێ بەڵام ممکنە هەندێک وڵاتیش عسکەریان بەداخلەکە چارەسەری ئەساسی کە وەکو عسکەری تداخل بکەن دشێک کوێ بێت رووسیا چونکە مەساڵحی گەورەی هەیە لەوێ وەجێشی هێنا جێشی رووسیش لە ئامادە باشی هەیە ئیسەوە بەڵام 2010 دێش خۆ رووسیا هەر لەوێ بوو نزیکی 58 ڕۆژ هێزەکانی سووریای دیموکرات لەو ناوچانە مقاومەیان کرد و تورکیا هەر پێشڕەوی کرد لەگەڵەوەی کە گڵۆپی سۆزیشی بۆڵ نەگیرات تا دوجار بە هۆکاری کۆرۆنا و کۆمەڵی پرسی دیکە ڕایگرت ئەوانیش ترسی ئەویان هەیە ئەو منتیقەیە کە هێرشی ئاسمانی کرد منتیقەی عەفرین ئەوە وەکو ئەو تەقسیمەی کە ئێستا لە سووریا هەیە عایدی رووسیا بوو رووسیا ئەردۆگان توانێت رووسیا قەناعەت پێکە پۆتین قەناعەت پێ بکە حەسانەی لەسەر هەڵگرتن و لە ئاسمانەوە وەکوتم ئاگربارانیان کردن و مقاومەکەیان کۆتایی پێهێنا ئەنجا ئەوەیە بەڵام ئێستا مەساڵحی رووسیا کەوتە خەتەرەوە بۆیە ئەڵێم احتیمال جێشی رووسی چونکە جێشی رووسی وەکو بیستم معلوماتمێت تحرکیان کردووە بۆ سەر سنوور جێشی ئێرانی لە ئامادە باشایە و ئەوەی کە لەوێ هەیە هەر عینی شت و جێشی نظامی شەر هاتوونەتە سەر سنوور ئەگەر ئەمە بکە لەوانەیە رووسیا عسکەریان جوابی تورکیا بدەنەوە بەڵام وڵاتەکانی تر فعلەن جێشی ئەمریکی کە لەوەیە و لەگەڵ هاوپەیمانی هەیە لەگەڵ هێزی سووریای دیموکرات ئەوانیش لە ئامادە باشیان بەڵام ئەوەیش هەیە ینی لەوانەیە هەندێک وڵات بڵێن ئێمە ئەم قەزیە شتێکی ویژدانیە و بەڵام قەناعەتی شخصی من هەر ئەوەیە ئەم مغامرێ بکە تورکیا زۆرێکی گەورەکە باشە لەگەڵ ئەوەی کە تورکیا بەنیازی کارێکی لەم جۆرێ و هەروە پەیماننامەی لۆزان لە کۆتایی نزیکە بێتەوە وادەکەی وەکو دۆترێت لە ئەکسپایر نزیکە دەبێتەوە تورکیا لە بەردەم هەڵبژاردنێکی مەسیریدایە دووبارە لە 2023 ئەویش هەڵبژاردننی دووبارە پارتەکانی تورکیا و هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەنجام بدرێتەوە لەگەڵ کۆتایی هاتنی ویلایەت و دەسەڵاتەکانی ئەردۆغاندا پێتان وایە ئەم سیستم و میکانیزمی هێرش و کارکردنە سەربازیانی تورکیا بە کۆتا بێت لەگەڵ نەمانی ئەردۆغانە ئەگەر هەڵ نەبژێردرایە دووبارە بۆسەر یاخود ئەمە میکانیزمی و سیاستێکی ئەو وڵاتێ بەرامبەر بەو ناوچانە و جێبەجێ دەکرێت ئەردۆغان
خۆی ئەم تەدەخلاتانە و ناردنەوەی جێشی تورکی لە عێراقەوە بەشێکی زۆری هەرێمی کوردستانیان داگیر کردووە و حتا گەیشتەوەی کە حکوومەتی عێراق ئێعتراف کا بڵێ ئەوە داگیرکاری بەشێکی سووریان داگیر کردووە جێشی تورکیا لە لیبیایە جێشی تورکیا لە یەمەنە جێشی تورکیا لە هەندێک وڵاتی شیمالی ئەفریقیان کە حرەکاتی ئیسلامی ئیخوانی لێیە ئەمە بە قەناعەتی من غەیری حکوومەتی ئیستەی دەوڵەتی ئیستەی تورکیا نەبێ بە تایبەتی حیزبی ئەردۆغان ئاکپارتی و لەگەڵ مەهەپە ئەم دوو حیزبە نەبێ هیچ هێزێکی سیاسی تر و حتا عسکەریەکانی تر لەگەڵ ئەوانین کە جێشی تورکی من بچێتە خارجی تورکیا و شەڕ بکە بە قەناعەتی من بەسراوە بە وجودی ئەردۆگانەوە هەموو هێزە سیاسیەکان و هەموو مراقی بە سیاسیەکان کە وەزعی تورکیا چاودێری ئەەکەن لەو قەناعەتان نەمە هەڵبژاردنە ئەردۆگان هەڵ نابژێرێتەوە یان زۆرینە ناهێنێت لە پەرلەمان هەڵابژێرێتەوەکو حیزبەکەی ئەچنە پەرلەمانە بەڵام زۆرینە ئێستا ئەو هەموو شتەی ئەیکا بەوەی کە زۆرینە ئاکپارتی و هەموو بڕیارێکی پەرلەمان لە ڕێگەی ئەوانە هەروە بەڕێەوە هەڵ نابژێرێتەوە لەبەر ئەوە ئەردۆگان ئێستا ئەوێ مغامرەیە بکە سەرکەوتنێکی تر بەدەست بێنێ دژی کورد و هەندێک ناوچەی تر داگیر بکە لە سووریا بۆ ئەوەی لە دەنگی بەشێکی زۆری قەومیە تیژڕەوە تورکەکان بەلای خۆیان بێنێ و لە هەڵبژاردن وەکوم زیاتر بەکاری بێنێ باشە ماوەسا لە کۆی ئەم هەموو کێشەیە و ئەم خواستی فراوانخوازی تورکیا و دروستکردنەوەی ویلایەتی مووسڵ کا پێشتر لە سەردەمی دەوڵەتی عوسمانیدا هەبووە چارەسەری ئەم کێشانە بەکوێ دەگات و دروستکردنی ناوچەی دژە فڕین و پێتان وایە بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەم جارە وەڵام من ئومێدم زۆرە چونکە سەد پەرلەمانی بە تایبەتی لە فەڕەنسا و وەکوتم زۆر مؤسسات و دام و دەستگای تری عالەمی هەیە کە تاییدی ئەوەکەن ئەگەر ناوچەی دژەفەڕین دروست ببێ و هێرشەکەی هێرشە عسکەریەکە فاشی لەبێ چونکە ئەوە ئامادەکاری کراوە کە بە کورد و غێرە کوردەوە کە بتوانن بەرەنگاریان ببنەوە و ئەوە سەرکەوتو نابێ فاشی لەبێ ئەنجام وەکو باشووری کوردستان احتیمالە دوای ئەوان ئیعلانی حکوومەتێکی محلی بکەن وەکو چۆن لە باشووری کوردستان ئێمە توانیمان کە دژەفەڕین ئەمە ڕەزامەندی نێو دەوڵەتی بەدەستهێنێ ئیشیان بۆ کردووە دەستگای دیپلۆماسی هێزی سووریە دیموکرات و ئیداری سەربەخۆیی ئەوە چەند ساڵە ئیش بۆ ئەوەکەن ئەگەر ئەم مەسەلەیە لە مەجلیسی ئەمن بڕیارێک وەرگیرێ دژەفەڕین دروست بێ لە باشوور من ئومێدەمایە حکوومەتێکی وەکو باشوور لە ڕۆژەواش دروستە مامۆستاگیا من زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکەمان ئامادە بووی ماندوو نەبی بارە سپاس بۆ بەڕێز محەممەد ئەمین پێنجێنی کە بەڕێزیان سیاستمەدار بوون ڕاستەخۆ لێرە لە سەودی و میوانی من بوون